بەریتانیاش لەگەڵ فەڕەنسا و ئەمریکا نێوەنگیری لە نێوان ڕۆژاوا و دیمەشق دەکات. مەزلوم عەبدیش گەشبینە لەسەر داواکاری دەسەڵاتدارانی سووریا کۆبوونەوەکەی پاریس دواخرا. هاوشانی ئەمریکا و فەڕەنسا بەریتانیاش ڕەنگە بێتە نێوەنگیری و بەشداریە و کۆبوونەوەیە بکات کە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لە پاریس بەڕێوە بچێت. یاسر سلێمان وتەبێژی شاندی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە ئاژانسی نورسپرێسی ڕاگەیاندووە بەم نزیکانە لەگەڵ حکوومەتی کاتی سووریا و بە چاودێری نێودەوڵەتی لە پاریس کۆ دەبینەوە. دواخستنی کۆبوونەوەی پێشوش لەسەر داواکاری دیمەشق بووە بەهۆی ڕووداوەکانی سوەیدا. لا نوێترین لە دوانیشدا مەزلوم عەبدی ڕاگەیاند لەگەڵ ئەحمەد شەرع بۆ تێکەڵکردنی هەسەدە لەگەڵ وەزارەتی بەرگری سووریا نزیکین. وتیشی پرۆژەکە هەڵوەشانەوە و ڕادەستکردنی چەک نییە بەڵکو تێکەڵکردن و تەواوکاریە. جێی باسا دوای شەڕی بەدەویەکان لەگەڵ دروزەکان تێگەیشتنی ئەوروپی و ئەمریکیەکانیان گۆڕیوە. پێیان وایە بۆ ڕاگررتنی هاوسەنگی و ڕێگری لە هەر شەڕێکی ناوخۆیی بوونی هەسەدە وەک هێزێک بە دیسپلین کە هەمویان لێی ڕازین پێویستیەکیە و قۆناغەیە نەک هەڵوەشانەوە و ڕادەستکردنی چەکە پێشکەوتوەکانی بە دیمەشق.